بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. سەرەتاش داوای لێبوردنەکەین بۆهۆی ڕەوشی کەش و هەواوە میوانەکەمان درەنگکەوت بۆ هۆکاریەوەی لە کاتی خۆیان دەست بە بەرنامەکەمان نەکەین. لە ئێستادا پرۆسەی دابەشکردنی موچەی مانجی دوانزەی ساڵی ڕابردوو تا ئێستا سەرجەم وەزارەتەکان موچیان وەرنەگرتووە. لە ناویشیاندا ئەوەی کە زۆر بۆتە جێگەی باس و خواسی هاوڵاتیان پرسی دابشکاریە لە موچە. هۆکارەکانی سستی بەڕێوەچوونی موچە بۆچی دەگەڕێتەوە. باز دەکرێت کە هێزەکانی ئاسایش لە هەولێر موچیان وەرگرتووە بەڵام لە سلێمانی موچیان وەرنەگرتووە. ئەمە پرسیاری لای هاوڵاتیان دروست کردووە. هەوڵە دەین ئەم شەو لە پانۆڕامادا تەواوی ئەو گرفتانی لەبارەی سستی بەڕێوەچوونی موچە هەیە شی بکەینەوە و ناوەڕۆکەکەی وەزانیاری لەبارەی سستی بەڕێوەچوونی دابشکردنی موچە بخەینە ڕوو. میوانی ئەم شەوی پانۆراما کە بەهۆی بەفربارینەوە دواکەوتووە بەڕێز سەرکۆ ئازاد لە ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان. کاک سەرکۆ بەخێر بێ. ئەم گوڵەش دوایی باسەکەین. هەڵبەتە لەو چەند ڕۆژە بەرەوەی بچمە ناو تەوەرەکە لەو چەند ڕۆژە بەهۆی بارانبارینەوە لە زۆرێک بە تایبەتیش لە شاری هەولێر لافاو دروست بووە و لە ناوچەکانی تریش ئاو کۆبۆتەوە و گرفتی بۆ ینی هاوڵاتیان دروست کردەوە بەداخەوە کە لە بارانی ڕابردوودا کارەساتێکی تراژیدی لێکەوتەوە. بەڵام هەستی نیشتیمانی مامۆستایەک هەستی بەرپرسیارەتی مامۆستایەک ئەمانەوە بخەینە ڕوو سەیری ئەو کورتە ڤیددیۆەکەین و دوایی بەردەوامەبی لەگەڵتان. بەڵێ بەسپاسەوەم گرتە ڤیددیۆ دەستگای میدیای خەندان بۆ ئێمەیان نردوکەوان مامۆستایان وێنەگرتووە ڤیددیۆیان کردووە زۆر جار بەهۆی ژیرانی ئەو سەری ئاوەڕۆیانیان ئەو سەرمەنهۆڵانە لافاو دروستە بێ ئاو کۆ بێتەوە گرفت بۆ هاوڵاتیان دروستەکە. ئەو مامۆستا بە ڕێزەی کە لە گرتە ڤیددیۆکە بینیتان میوانی بەشێکی پانۆرامایە پێشوازی لەکەی مامۆستا کامیل فەرموو. مامۆستا بەخێر بێ. کاتان باش. زۆر بەخێر بێ ئەگەر سەیری کامێرەکان بکەیت. ئەو گرتە ڤیددیۆی بینیمان جەنابەت بوویت. بەڵێ. ئەو کاتە چۆنی بوو بارانە باری بەڕێزت چەترێکت بەدەستەوەتەوە ئەو شوێنە پاکەیتەوە پیشەی ئەساسی جەنابەت مامۆستایە و کەچی ئەوێ ڕای ئەوە بارچی خۆدەستاوی و ئەرکە نیشتیمانیەکە جێبەجێەکەی بۆی هاوڵاتیان تووشی گرفت نەبن. بەڵێ تاوان من خۆم فەرمانبەرم بەڵێ لە جیۆلۆژیم تاواکردووە لە بەڕێوەتی ئاودێری سلێمانی لە گردی عەلیناجی. ئیتر پیانشەمە بۆ ڕۆژە تاوان من هەموو ڕۆژە دەوامەکەم بەس پیانشەمان یان ناچم یان لەگەری شی تایبەتم بێ ئەچم ئەو ڕۆژە ئیتر ئیشەکەم تاوا کردو زوو هاتمەوە بارانی ژەباری دیار بوو پێشتر بارانی زۆر باری بوو تاوان ئاوەکە زۆر کۆبووەوە بەوێ تێپەڕیم تۆزێ بە چەترەکە ئەو خۆڵ و خاشاکی لەسەر مانهۆڵەکە بوو لام برد ئیتر چەترەکە دەرەقەتی نات تاوان ئەنجا بەدەست پاکم کردەوە زۆر بوو چونکە ئەگەر ئەوم نەکردای لەوانەیە بایەتە هۆی گیرانی مانهۆڵەکە یان ئاستەنگی بۆ پەڕینەوە دروست بێت ئەو زۆر کۆبێتەوە نییە. ئەمە هەستێکە لە ناخمانە ئەبێ هەبێت. من بە تایبەتی خۆم بژێکم لەوانە کە حەزم لە پاکوتەمیزیە حەزم لە خزمەتی گشتیە بە تایبەتی تر ئەمە دروست بوو لە کاتەیە نەمتوانی بەجێ وێڵم بەڕاستی هەستێکی وا بوو. ڕاستە مەسەلەن خزمەت گوزاران ژینگە پارێزان ئەوانەی کە لە شارەوانیەکانن بارچی خۆیان هەساون
و بەڵام ڕەنگە فریا هەموو شوێنێک نەکەون ئەگەر هەرێکێکمان لە ئاستی خۆمان ئەم شوێنانەمان بینی بتوانین یارمەتیان بدەین ئەو کارە ساتانە لانی کەم نابنەوە بێگومان ئەبێ هەرێکە لە ئێمە ئەرکێکی سەرشانی خۆی جێبەجێ ئەگە بچووکیش بێت لەوانێ ئەو ئەرکە بچووکە ئەو خزمەتە بچووکە کە تۆ لە کارساتی گەورە خەڵک ڕزگارکەی یعنی ئەوە سێ چی تێچ و من لەوێ هەمووی دە دقی نەخایەن بەس لەوانەیە ئەگەر زۆر ئاوکو بە خەڵک ئاسەنگی پەڕینێ بۆ دروست بووە یان لافای دروست بووە لەویانەوە تا منەوەڵگە بیرە دیسانەوە شارەوانی بێت مەشغوڵی ئەمە بێت تەمان شارەوانی قسۆری نەکردووە و لە پێشتریشە باسم کرده بوو شارەوانی لەوانەیە ئیشی گرنگتر و گەورەتری مەشغوڵ بێ لەو کاتەیە بەڵێ لەوانەیە لە شوێنەکان ئەو بچێتە ناو ماڵانەوە پەیامی بەڕێستان بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی کوردستان و بۆ بەرپرسەکان بۆ پەرلەمانتارەکان کە بەڕێزییان لێرەیە بەڵێ تەمان پەیامەکەم وەیە کە هەموو کەسێک ئەم خاکە بە خاکی خۆی بزانێ ئەم ینی بەهی بستێکی ئەم زەویە هی خۆمانە هی حکومت نییە هی خۆمانە چونکە مەڵکی هەمومانە جادە خراپ بێت هی هەمومانە عمودیە بشکێت هی دارێ بشکێتەوە هی هەمومانە ڕاستە حکومت خزمەتێکە بەڵام بۆ کێ من ئیسفادی لەکەم تۆ ئیسفادی لەکەی کاکە ئیسفادی لەکات کەواتە بەی خۆمانی بزانین لە هەر شوێنەکەەوە بتوانین خزمەتێکی بچوو بکەین ئەمە هەستێکی تەواوە بە پێی توانای خۆمان سپاسەکەی مامۆستا ئەگەر مامۆستا من ینی خۆشحاڵم کە لە حزوری جەنابتە وەستاوم ئەوەی کە وانەیەکی ترت فێرکردین لەوەی کە ئێمە هەستی نیشتیمانی بۆ وڵات ئەتوانرێت لە پاکردنەوەی هۆڵێکا بێت بتوانی خزمەتێ بکەی لەو چاکەت و پانتۆڵی کە لەبەرتە یان لەو بەرپرسیارەتەی کە هەتە ئەتوانی خزمەتێکی گشتی بکەی ئەمە مای دڵخۆشیە کە ئێمە هاوڵاتیانی کوردستان و جەنابەت نمونەیەکی جوانی ئەم هاوڵاتیانی شاری سلێمانی کە خزمەتکردنی شارەکان و نیشتیمانەکان خسۆتە سەروی هەموو شتێکەوە بۆیە منۆکو خۆمەکو یەک پێیان بفکۆلم هەیە ئەگەر ڕێگەم بن ئەم گوڵە وەکو دیارێکی ڕەمزی لێ ئەم گوڵە لای من زۆر گەورەیە زانینەکە بای هەمویەتی یەک پێیامەکەت فەرموو من خۆم وەرزشی شاخەوان یەکەم بەڵێ تەمان ئینسان بێزگەلەوەی کە خۆی لەخۆی سیفەتێکی پاڵتەمیزی و ڕێخستنی و خزمەتی هەبێت وەرزشی شاخەوانی جاریکە ئەو سیفەتە لای بەخۆترەکات من لە گروپی شاخەوانی بابان ئەندامم ئێمە کاچین بۆ شاخەوانی سەلامەتبی ڕێگەکە پاکەکەنەوە بێزگە لە ڕێگەکە تەمان بەردەوامە بین لە ڕێی خۆمانەوەی کە هەبێت ئەچینە شوێنێک ئیسراحە دەکەین تەمەنەوە زەرەر بە هیچ شتێک ناگەنین ئاسەواری لێ جاری وایە حیواناتی لێ عزیەتی ناین بۆ نمونە ئیتر زۆر شتە بینین لە ڕێگا کە پەیوەندی بە سوشتەوەیە تێکی نادەین ئەمە بەرسیتی نیشتە کە ئەگەینە سەر شوێنی سەر شاخەکە نانە خۆین ئیسراحە دەکەین ئەو شتانی کەەوە قابلی فڕێدانە ئێمە لێ فڕی نادەین کوێەکەینەوە ئەخینەوە کۆڵ پشتەکەمان ئەخێنی کۆڵژەکەمان بە پڕیە ناومانە ئەبێ بە بەتاڵی ببینەوە ئێمە ژینگە دۆستی پێ ناخۆی هەر شاخەوانی ینی ژینگە دۆستی بەسەراحەتەن ئەمە ئیشی ئێمەیە بەڕاستی هەموو شاخەوانەکان ملێرەوە دەستخۆشی لار هەمویانەکەم و بەڕاستی ئەنی نمونەی ژینگە دۆستی سڵاوی ئێمە لێرە دووبارە سوپاسی مامۆستا کامیل ئەکەین کە لە ڕۆژی پێنجشەممە بەهۆی ئەوەی کە لە شقامی سالم هەرچەندە بەڕێزان لە شارەوانی بەڕێزانی خزمەتگوزار هەمیشە لە هەوڵدان بەڵام ئەو ویژدانی قبوڵی نەکردووە تاوەکو بەڕێزان لە شارەوانی فریای ئەوێ ئەکەون بە دەستەکانی خۆی پاچی ئەکاتەوە ئەمە دیمەنێکی نیشتیمان دۆستی و مرۆڤ دۆستیە بە هیواین هەمومان بتوانین ببێتەوانەیەک بۆ هەموولایەکسانیشمان چاو لە مامۆستا بکەن کە سەیری مامۆساخمەتی گشتی بکەن و بتوانن توانەکانی خۆیان من دڵیام هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە ئەو سیفەتی تایە بەجاوی ڕێگریەکە بێت یان حڵتێک نەفیلانێکە بێت سپاس دەکەین مامۆستا زۆر زۆر بەخێر بێ دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بە ناوی دەستگای میدیای کورساتەوە زۆر زۆر شانازی پێوەکەین دەست خۆش بێ سپاسنازین کە ئەم چاوپێکە ناکەن بۆ بەر چاوخستنی خەڵک بۆ یۆکو بێ بە دەرسێک و خەڵک خزمەتی زۆر سپاس زۆر بێ بەڕێز مامۆستاجان زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ بەڵێ هەڵبەتە ئێمە حەزمان کرد وەکو دەستگای میدیای کورسات مامۆستا لەو ئەو پیشە یاخود ئەو بەرپرسیارەتە وانەیەک بێ بۆ هەمومان وەکو کاک سەرکۆ و مامۆستا ژووتی وانەیەک بێ بۆ خەڵک وانەیەک بێ بۆ بەرپرسان ئەوانەی کە بە ئەرچی خۆیان هەڵاسن ئەوانەی کە زۆر لە هاوڵاتیانیان نیگەران کردو لە ئەرکۆ پیشەدا کاک سەرکۆ سپاس بۆ جەنابتان بۆ دەرفەتەی بۆ ڕێزیشتان سپاس بۆ ڕەخسان
تۆڵی دواکەوتنەکەت کردەوە بۆچی موچە بە سستی دابەشەکرێ بینەوە سەرتەوەری سپاس بۆ جەنابێت کاک زانایە ئەمە کێشەی ئەوەی کە بەپێی ئەوەی کە لیژنەی دارایی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە لە مانگی 12 کۆبوونەوەی کردووە دواتریش لیژنەی دارایی راپۆرتێکی گشتگیری ئامادە کردووە لە هۆڵی پەرلەمانە بۆ پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمان خوێنرای و دواتریش کرا بە ڕاستپاردە بۆ حکوومەت هێرێمی کوردستان بنێرێت ئەوەی کە بە پێی داتاکانی ئەوان یعنی کە من بۆ خۆم لە بینی کەوانەیە کە واژوم نەکرد لەسەر راپۆرتەکە چونکە هەندێک زانیاریەکانیان بەبێ ینی دیکۆمنت بوو بۆیە ئەمە خاڵێکە بەڵام بەوەی کە ئەوانیشەوە کە باسییان کردووە ئێمە چەند داهاتێکی مرکزیمان هەیە و هەندێک داهاتیشمان هەیە کە چۆنەڵێ ناوچەیە با بڵێن پارێزگاکانە ئەو داهاتانەی کە هەمانە لە داهاتی نەوتە کە زۆرینەی دابینکردنی موچە و بۆی کە دابینیکردنی موچە و پارەی بۆ دابینەکات وەزارەتی سامانە سروشتەکانە لە ڕێگەی ئەو نەوتەی کە ئیفرۆشێت جاگەرجەنا بە دوای دەرفەتم بێتێ باسی هەمویانەکەن بە وردی بە تەفسیلی دواتر ئەو پارەی کە لە بەغدادەوە دێت ئەمانە مرکزیە و پارەی دابینکردنی موچەی هەموو وەزارەتی پێشمەرگە و وەلیوە هاوبەشەکان ئێستا لە ئەستۆی هاوپەیمانانە یعنی وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران ئەم پارەیە دابین ناکە حەزەکەم خەڵکی کوردستان و هەموو لایەک بزانێ ئەم پارەیە نزیکەی 27 ملیارد دینارە تەنها هاوپەیمانان دابینەکان نزیکە بێتەوە لە 320 میلیارد دینارمان داهاتی ناوخۆیە بەشێکی گەڕێتەوە بۆی کە لە ناوخۆیە بۆیە ئەوەی کە من بۆ خۆم بە دوواداچوونم کردووە بەپێی ئەو داتانەی کە لە لامانە ئەم دواکەوتنی موچە مەبەزدارە و مەبەزدارەکەی لە چیە؟ مەبەزدارەکەی لەوایە ئەوەیەک ینی بە تایبەتی سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتەکان ئەگەر جەنابەت ئەمڕۆ بەرپرسێکی باڵای وەزارەتی دارایی باسی لەوە کرد کە داهاتی نەوتینات نەگەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی و زانیاریەکانیان ناداتێت 2021 کە ئێمە بودجەمان نەبوو ئەو بکە وەزارەتی سامانە سروشتەکان ژمارەکانیان نارد بۆ وەزارەتی دارایی هەموو وەزارەتەکانی کە داتا و بەگەڕخستن و وەبەرهێنان و ئەو پێداویستیەکانی خۆیانیان ئەگەر فەرم نەفەر سپاسەکەم ئەمانیان هەمووی ئامادە کرده بوو و خەرجیەکان و پێداویستیەکان و داهاتەکانیشیان بەڵام تەنها وەزارەتێک کە چۆنەڵێ بڕبڕەی پشتی دابینکردنی داهاتی هێرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکانە لە ساڵی 2021 ئامادەیان نەکرد و ساڵی 2021 22 کە لە بێ لە مانگی دەوە بیان ناردایە بۆ ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیرانەوە بەهاتایەتە پەرلەمان بۆی تەزدیقی بودجەی ساڵی 2022 بکەین کێشەکانمان ئێمە لە وەزارەتی سامانە سروشتەکانە لە ئەنجومەنی وەزیرانە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرپرسی ڕاستەوخۆی لە مەلەفی نەوتی و داهاتی نەوتی ئەمانە کێشەی ئەساسین بووە بە قەنعاتی ئێمە ئەمە بەستەکە لەمایە بە بەغدادی پیشان بن بە حکوومەتی بەغدادی پیشان بن بەلایەنە سیاسەکانی بەغای پێ پیشان بن کە ئەگەر ئەو 200 میلیارد دینارن نەگەڕێتەوە ئێمە ناتوانین موچە بین یعنی بەستیانەتەوە چۆنەڵە بارمتەیە گیرفانی موچەخۆران و موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو بارمتەیەک بەکارێنن کە لە کاتێکدا بەپێی ئەو داتانەی کە ئێمە لە بەردەستمانەیە بە دوومانگ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زیاتری لە موچەخۆرانی هەیە بەپێی داتاکان بەپێی داتای وەزیران تەفاسیلی بدەینێ کاک سەر باشە بە دیاریکراوی پرسێک هەیە بۆچی هێزەکانی ئاسایش لە زاخۆ تا خانەقی خزمەتێکی زۆری ئارامی و تەناهی خەڵکی کوردستانەکەن منطقی تایە مەسەلەن ئەنجومەنی ئاسایش موچەکانیان دابش بکرێت کە پێیانەوتری هێزەکانی ئاسایش لە هەولێر و دۆک و دەستگای ئاسایش کە سلێمانی و کەرکووک و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجەیە موچیان وەرنەگرتووە تا ئەم ئێوارەیەش لە حوتی مانگۆ پێیانەوترێت موچە ئەمڕۆ سبەی دوو سبەی ئەمڕۆ شانزەی مانگە و سبەی هەفتە ینی من حرمەتم هەیە بۆ بەرپرسان هەندێک بەرپرس هەیە لە وەزارەتەکان بەڵام ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەم دەسەڵاتێکی مۆنۆپۆل هەیە لە ئەنجومەنی وەزیرانە ئەویش سەرۆکی حکوومەتە هیچ بڕیارێک هیچ قەرارێک بەبێ ئەوەی کە سەرۆکی حکوومەت دەرناچێت گە جەناب سەریکەی لە دروستکردنی
کابینەیەکە دەڵێن لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت بەڵام بۆ دابینکردنی موچە کە ئاسایشی هەرێمی کوردستان پاراستنی لە ماوەکانی ڕابردووە و نەهێشتنی باندە تیرۆریستیەکان بێنە ئەم شاری سلێمانیەوە کە زۆربەی سنوورەکانی بە داعشەوە هەبووە هێزی ئاسایشی دەستگای ئاسایشی سلێمانی بووە و چالاکیەکانیان و شەهیدیان هەیە و برینداریان هەیە بەڵام ئەمە تەنها بە بڕوای قەنەعەتی ئەمە هیچ خوێندنەوەیکی نییە جگەلەوەی سزادانێکی سیاسی بێ بۆ دەستگای ئاسایش ئەمەش تۆخکردنەوەی عقلێتی تاکڕەویە لە هەولێرەوە کە بەرامبەر بە سلێمانی لە زۆربەی کاتە بەکارێنە. بۆ بەدواداچوونیەوە مەسەلەن ئێستا پەرلەمانتارێکە سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانە ئەیوت ئەگەر 32 دۆلاریش تەنانەت لەو نرخی نەوتە بگەڕێتەوە ئەتواندرێ بەبێ 200 میلیارەکە موچەدا بۆچی مەسەلەن ئاسایش تا سەموچە وەرەگرێت ئەگەر جەناب سێری بکەیت ئێمە لە بەپێی ئەو داهاتانی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان و وەرمان گرتووە نزیکەی 512 میلیارد دینار بە حسابی ئەوان کە 142کەیەتی کاتە داهاتی نەوتی کە لە کاتێکدا ئەگەر ئێمە بە 34ەکەی لە 142کەی داهات کە سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتەکان باسییان لەوە کردووە تەنها لە 142 داهاتی نەوتیە گەڕێتەوە بۆ خەزانەی وەزارەتی دارایی ئەو لە 142 512 میلیارد ناکە نزیکەی 670 میلیارد دینارەکە ئەم 670 میلیارد دینارە ئەگەر 500 ئەوەیشی بکەین بەپێی بەدواداچوونەکانی ئێمە یعنی نزیکەی 300 بەدواداچوونی لاوەکی گرتووە بۆ مەوزوعی ئەوەی لە پەیوەستە بە سامانە سروشتیەکانە ئەمە داهاتی نزیکەی 670 میلیارد دینار داهاتی سامانە سروشتیەکانە لە 142 داهاتەکەی ئەوەی کامێنێتەوە داهاتی سەرچاوی گومرگیە بەپێی ئەو زانیاری لە کۆبوونەوەی ڕۆژی 19/2021 لە نێوان لیژنەی دارایی یاکراوە 139 میلیارد دینار تێکرایە بۆ هەر مانگێک کە نزیکەی ئەمە جگەلەوەی بە پێی داهاتی ناوخۆیەکانەوە بە ڕسومات بە باج بە کارەبا بە ئەویش نزیکەی 75 میلیارە نزیکەی کۆی گشتی داهاتی ناوخۆی بە پێی ئەو خەمڵاندنی کە لە لامانە 316 میلیارد دینارە بە پێوەی کە ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوان و وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان پێشکەشی ئێمەی کردووە نزیکەی 316 بەڵام بەپێی بەدواداچوونەکانی ئێمە نزیکەی 62 میلیارد دینار لە پێی ئەو کۆکردنەوەی کە خۆیان باسییان کرد کەمی هەیە یعنی ئەمە ئەگەر بە 360ەکە حسابیکەین لەگەڵ 670کە 600 لەگەڵ 320 1 تریلیۆن و 30 میلیارد دینار باشە بە ئەمە جگە لە 27 میلیاری هاوپەیمانان نزیکە مانگانە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو زانیاریانەیە ئەنجومەنی وەزیران داوێتی بە ئێمە و بە پێی قسەکانی خۆیان نزیکەی تریلیۆنێک دینار بەبێ پارەکەی بەغداد بەبێ 200 میلیارد دینارەکەی بەغداد حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەستیایەت بەبێ 200 میلیارەکە ئەنی 200 میلیارەکە پێویست ناکات ئەگەر بیانەوە موچە دابش بەڵێ بیان دەتوان موچە دابشکەن و یەکێک کە لە کێشەکانی شکاکزانە ئێمە لە لیژنەی دارایی باسمان کرد ئەو کاتەی کە یاسای چاکسازی چووە بواری جێبەجێکردنەوە و ئەو نزیکەی ساڵێک و چەند مانگێکە ئەوە راپۆرتی چوارەمی ئەنجومەنی وەزیران یان لیژنەی باڵای یاسای بەدواداچوونی یاسای چاکسازی بەهاتای بۆ لای ئێمە تەنها 2 راپۆرتی هاتووە یەکێکە لەو خاڵانە ئێمە نزیکەی 10,000 زیندانی سیاسی موچەکانیان بڕاوە نزیکەی 7,000 لە موچەخۆری دووبارە و ئەوانە هەبووە نزیکەی دووبارە نەخێر دووبارە نزیکەی 14,000 موچەخۆرمان هەبووە یعنی جگەلەوەی هەرچی لە باڵا هەیە لە هەرێمی کوردستان لە ساڵی 92ەوە وەزیر بووە یا پەرلەمانتار بووە یا مدیرعام بووە موچەکانیان خانشینەکانیان کراوە بە لە 150
کەمتر بۆ لە هەندێکی لە سەدا 25 بۆیان دیاری کراوە بەم هەموو پارۆکە لە 1994 میلیارد دینار بۆدا بۆ موچەخۆران لە پێش یاسای چاکسازیەوە ئێستا بەرز بۆتەوە بۆ 902 میلیارد دینار هۆکارەکەی دیار نییە هۆکارەکەی بە کولیژنەی دارایی پەرلەمانتار قسەکانیان مقنع نیە لە ئێمە ئەمان باسیێوان کرد کە ئێمە نزیکەی 150 میلیارد دینار کەمەکەینەوە بە پێی ئەم یاسای چاکسازیە کەمەکەینەوە یعنی ئێستا زیادی کردووە نزیکەی 12 میلیارد دینار زیادی کردووە بەم هەموو موچە بڕینە و ڕاگررتنی موچە و کەمکردنەوەی لە 150 موچەکانیان داهاتی ینی پارەی دابینکراوە بۆ موچە نزیکە لە 902 میلیارد دینار مبرری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانەوەی کە ئەمان پلە بەرزکردنەوەی سەربازیان کراوە کە ئەلێرەوە هەموو ئەوانەی کە گویان لە منە ئاگادارن ئەوانەی کە ڕێپێدراون ئەوانەی کە پلەکانیان ئەفسەرن بەشێکی زۆریان بۆیان نەگەڕاوەتەوە موچەکانیان و بەشێکیشان ئەو بینیان ینی ئەو چەند ساڵی کە پێویستەکە بدرێت نەدراوەتێ بەڵام حکوومەت هەرێمی کوردستان باسیەوەی باسەکرێت زۆر جار ئەوترێکە داهاتی ناوخۆ ناگەڕێتەوە هەمیشەش پەنجە بۆ داهاتی ناوخۆ لە سلێمانی درێژەکرێت سلێمانی داهاتی ناوخۆ ناجێڕێتەوە هۆکارەکە بەەوە ژێرنەوە ینی نەوتیان لە بیری خەڵک بردوێتەوە ئەمە بە دوواداچوونی بەڕێستان ڕاستەکەی لەکوێیە ئەزانی چیکاگەن داهاتی ناوخۆی چەندێکە ینی خۆ ئێمە چوار سەرچاوی داهاتمانێ باس خاڵە سنووریەکان و باز دەرامەتەوە بەسەیری بکەی بە وردی بۆزۆعی خاڵە گومرگیەکانە ئەوەی کە گومرگیەکانە ئەوان باسییان لەوە کردو کە 139 میلیارد دینار ماگانە لە دەواازەی ئیبراهیم خەلیل دەواازەی فیشخاپور دەواازەی حاجۆمەران و باشماخ و پەروێزخانە ئەوەی کە پەیوەستە بە سەرچاوی گومرگی نزیکەی 139 میلیارد دینارە یعنی بەڵام کێشەکەمان لە چیە ئێمە نزیکەی 600 تەن بەس لە ئیبراهیم خەلیلەوە لە بواری بەس کوحول هاتووە بەبێ لێخۆشبوونی گومرگی بۆ کراوە چەندین لێخۆشبوونی گومرگی کە کراوە لێۆ کراوە بەڵام ئەمانە هەمووی ئێمە باسی ناچینە ناو ئەو وردەکاریانەوە ئەو کۆمپانیانەی کە لە خاڵە سنوورەکانە باسەکە ئەمە لەلایەک ئێمە باسی داهاتەکەکەین 139 میلیارد دینارە وەزیری دارایی چەندین جار باسی ئەوی کردووە کە ئەو پارەی لە گومرگەکان بۆ نمونە لە پەروێزخان و باشماخەوە کۆکرێتەوە ڕێک ئەچێتە ناو سیستەمی بەڕێوەبەرایەتی گشتی بانقی گومرگی هەرێمی کوردستانەوە کە سیستەمێکی ئەلیکترۆنیە شەفافە و ئەزانن بۆ نمونە لەکوێوە دێت لەکوێوە پێت وایە بەمە بەستە مەسەلەن سلێمانی ئەوترێ بە دڵنیاییەوە ئەگەر داهاتەکەی ینی ئەمە داهاتی سلێمانی ناگاتە ئەوەی کە 71 میلیارد دینار ینی 71 میلیارد دینارەکە ناگاتەوەی کە داهاتی وەزارەتی پێشمەیان تەندروستیمە بۆ دابین ناکە ئەمە ئەگەر با بڵێن بۆ نمونە گەر داهاتی سلێمانی لە موچە چۆن ئەدرێت ینی بۆ نمونە گەر داهاتە بێت لە کفریە وەزارەتی دارایی داهاتی لە بانقێک لە کفریە لەوێ پارەی ئەو بەشەی کە وەزارەتی داراییە لەوێ ئەدرێت ینی یەک ئەوەی کە ئێمە وەزیری دارایی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران تەکیدمان لەوە کردو بۆچی ئایا ئەمە ڕاستە سلێمانی پارە ناگەڕێنێتەوە هۆکارەکەی چییە بۆ خەڵکی کوردستانی بخەنە ڕوو بەڵگەکانمان بنێ بۆیە ئێمەش نانی من پەرلەمانتاری کوردستانم پەرلەمانتاری تەنها سلێمانی نیم ئەبێت ڕاستە داکۆی کەم لە ناوچەکەی خۆم لە گەرمیان لە شارە زوور لە ڕانیە لە سلێمانی بەڵام ئەبێت داهاتی هەرێمی کوردستان بە گشتی بە عەدالەتەوە دابەش کرێتە سەر هەرێمی کوردستانە ئەمە ئەوەی کە لە داهاتی ناوخۆیی ئەوەی کە باسمان کرد داهاتی ڕسومات ماگانە 75 میلیارد دینارە گەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی 32 میلیاردی کارەبایە بەڵام بە پێی هەڵسەنگانەکانی ئێمە لە مانگێکان نزیکەی 100 میلیارد دینارە بێت ینی ئەوانە چونکەمە داوای بەڵگەمان کرد کێشەی نزیکەی 25 میلیارد دینار هەبووە باسی ئەومان لەگەڵاکەن کە ئەمانە بە چەکی بانقیە بۆ نمونە حکوومەت کارپارەی کارەبای لەلایە ئەچێت بە چەکێکی بانقی ئەیداتەوە بە ژمارە ئەیداتەوە بە حکوومەت و قەرزەکەی لێوەرەگرێتەوە داهاتی ئەوەی کە پەیوەستە بە
ناوخۆیەوە نزیکەی ئەوەی کە باسمان کرد ئەوەی کە خۆیان باسێکن 316 ملیار دینار 62 ملیار دیناریشی دیار ینی ونە بە پێ و داتانی کە ئێمە ڕیزمان کردو بە پێی ڕسومات باج وە گومرگ و خانوبەرە هاتوچۆ ئەمانەکە هەموویە 1 دینار لە سلێمانیەوە ناتوانێت بەڕێوەبەری بانقی بۆ نمونە هەرێم لە سلێمانی لقی سلێمانی ناتوانێت پارە گلباتەوە وەزیری هەیە وەزیری دارایی هەیە وەزارەت هەیە ئەمانە بە هیچ شێوەیەک دەسەڵاتی ئەوەی نییە حیز بخاتە سەر پارەیەک ینی بەڵام کێشەکە لەوایە تەمویلی موچە لە سلێمانیەوە ناگاتە 100 ملیار دینار داهات تۆ موچە هەرێمی کوردستان پێویستی بە 902 ملیار دینارە 71 ملیار دینار لەکوێ و 900 لەکوێ هەرچی پرۆژەی هەیە لەم سلێمانی و لە ڕانیە و لە گەرمیان و لە پارێزگای هەڵەبجە 1 دیناری لە هەولێرەوە لە وەزارەتی داراییەوە تەحەداکەم بگەڕێتەوە بۆ سلێمانی لێرۆ دابین کرێت نەخێر ئەڵێن لەو داهاتەی کە لە بەردەستایە لە سلێمانی داهاتە ناوخۆیەکە 71 ملیار دینارمانە بێ بۆ موچە ئەوە کەیترێ مێنێتەوە بێ بۆ 100 مەتری پارەمان بۆ بنێری هەر لەوەی بۆ منە حکوومەتە وایە نزیکەی 100 ملیار دیناری بدایە تاکو ئێسەکە لە سا چلوێکی بۆ منە ئیشەکانیان تەواو کردو تەنها لە سەدا 16 پارەکە وەرگرتووە بۆچیە لە بڕۆی سلێمانی بۆ منە پێویستی بە دەرمان هەیە دەرمانی شەرەبێت لە داهاتی ناوخۆی بڕوە ئەمە کێشەکەیە سلێمانی خەریکە خنکێنرێت بە بڕیارە مەرکەزیەکانی هەولێر باشە کاک سەرکۆ قسەیەکێ لەو بارەوەی کە داهاتی نەوت فۆکەسی ناخرێتە سەر و داهاتی نەوت لە ئێستادا باز ناکرێت داهاتی نەوت شەفافە داهاتی نەوت بێکێشێ داهاتی نەوت بۆ پەرلەمانتاران بۆ لیژنەی دارایی ڕوون و ڕەوایە تاوەکو تەنها پرسی خاڵە سنووریەکانیان پرسی داهاتی ناوخۆ بکرێ بە کێشە ئێستا نەوت ئەم ڕۆگەیشتە 86 و شتێ ینی ئەو قساکرێ بە $100 و $125 بڕوە کاک ئەگەر ئێمە بە پێی راپۆرتەکان ئەگەر بەس دەرفەتم بیتێ زۆر بە وردی بۆی من یەک قسە ناکەم بەبێ بەڵگە بەبێ داتا بەڵگەکانی حکوومەت هێرێمی کوردستان ئەخەمە ڕوو باش بەڵگەی خۆشمان نەبێت بە دوواداچوونەکانی خۆشمان بخەرەولەوە بە پێی ئەو بەڵگانەی کە دیلۆیت بڵاوی کردو لە 6 مانگی ڕابردووە باش ئەوەی جەنابتە باسێکی ئێمە بە پێی راپۆرتی دیلۆیت لە 6 مانگیەکەمی ئەم ساڵە حکوومەت هێرێمی کوردستان لە ماوەی 6 مانگە 81 ملیۆن و 299,000 بەرمیل نەوتی بەرەمێناوە بۆ هەناردەکردن و پاڵاوتن لە نێو خۆدا تێکڕای نرخی برێند لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵە ینی ساڵی 2021 نەک ساڵی 2022 نزیکەی $65 بووە باشە ئێستا بەرز بۆتەوە بۆ چەندێک 86 حسابەکە چەندێکە 65 85 حسابکە یعنی نزیکەی $20 چۆتە سەر لە 6 مانگی ڕابردوو بۆ ئەم 6 مانگە لەم نرخەی کە بەرمیلێک لە هی هەرێم بە ئەوەی کە باسیەکەن ئێمە سەرۆکی حکوومەت وتی ئێمە نزیکەی $11 بە کەمترەی فرۆشین لە بروی داڵەکان کێشەکە لە چیایە کێشەکە ئەلێرایە ئەمە دزیە گەورەکەیە کە لە بواری نەوتاکرێت ئەمە ناشەفافیەکەی کە لە بواری نەوتاکرێت $11 ئێمە زەختمان کرد $11 تشتیوان نییە لە هیچ دنیاکە عێراق ناچێت لە کەمتر نایفرۆشە لە $5 یا $4 لە برند کەمتر بێ ئەمان ئەڵەن 11 زەخت کرا فشار کرا بەڵگەکانمانێ نادراوە بە 3 کۆمپانیا ئەم 3 کۆمپانیا نازانرێت شەریکی دەسەڵاتدارانی وەزارەتی سامانە سروشتیەکانن دەسەڵاتدارانی بواری نەوتن زەختمان کرد وتیان کاکەوە 11ەکەمان کردە $9 تۆ حساب کە یعنی لە 450 ڕسمی $9 بەڵێ بە پێی دوایین قسەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتەکان لە $11 کەمتر بۆتەوە بۆ $9 بەس ئێمە بە حسابی 11کەیشی بۆ بکەین بەرمیلێک نەوت بە $53 فرۆشتەوە نزیکەی یعنی ئێمەش کە داشکانی چەندێکمان بۆی کردووی کە جەناب پێڵی $14 بۆی کردووە نەک نۆکەیش یعنی $6 هەر بە وەکو بینی بەرمۆدە چۆن نەوتی هەرێمی کوردستان داهاتەکەی وەکو سێ گۆشەی بەرمۆدە وایە ئەوەندەی زیاتریە خوێت لە 162 خوێت ئەو ئیکامێنێتەوە بۆ کری
بەرمیلێک نەوت یعنی نزیکەی 42 ئەمێنێتەوە کۆی گشتیەکەی 4 ملیار و 127 ملیۆن دلار بووە ئەمەی کە بۆ فەرمانبەران دابین کراوە لەم 4 ملیار و 127 ملیۆن دلارە تەنها 1 ملیار و 737 ملیۆن دلار دابین کراوە یعنی تۆ سێریکە بە پێی ئەم داتایش بێت نزیکە بێتەوە بۆ لە سەدا چلی داهاتەکە نەک چل و دویش یعنی ئەمە باش هەمووی پارەی کۆمپانیەکانی نەوت 1 ملیار و 394 ملیۆنە قسەکە لەسەر چییە؟ ئێمە باسی ئەمە ناکەین لە سنووری کوردستان بۆ نمونە سا بۆریەکانی ئەرێمی کوردستان دراوە بە ڕۆزنەفت و کار ئەمە لە سەدا شەسی بۆ ڕۆزنەفت لە سەدا چلی بۆ کارە مانگانە بۆ نمونە بۆ 6 مانگ 454 ملیۆن دلاری پێدراوە یعنی بە 3 ساڵ ئەمان گەشتنەتە بە بەلاش بۆ حکوومەت هێرێمی کوردستان حکوومەت هێرێم بۆ ڕێکەی کە پێفرۆشتن باشە پێشەوە کاکسەکە لەسەر ئەمەیە کاک ئێمە لە بەپێ ئەو داتانەی کە لامانە بۆ نمونە 450,000 بەرمیلمان هەیە ئەوەی کە بەپێی ناقص نۆکەی کە حساب بکەین 86 دلار نزیکەی 79 دلار نزیکەی ئێمە 1 تریلیۆنمان هەیە 1 تریلیۆن و 66 1 ملیارد دلارمان هەیە ئێمە تەنها 512 ملیارد دینارە گەڕێتەوە نزیکەی 350 ملیۆن دلارە گەڕێتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمە ناکاتە لە سەدا ئەوەی کە حکوومەتە میلەکە باشە خەڵگەڵێ ئەی ڕۆڵی یەکێتی و گۆڕان لە حکوومەتە ڕۆلی پەرلەمانتاران ڕۆلی ئەمە بۆ قسە ناکەن بۆ ئەبێ چی بکرێت یاخود هەنگاوەکە بنرێ و چی دروستە بێ بەڵێ کاکزانە ئەزانی ئێمە چی بوو ئێمە هیوامان وا بوو ئەو مەلەفی نەوتیە کە لە جانتاکەی ئاشتی هەورامیا بوو نەجاتمان بێت و بێتەوە وەزارەت و بکرێت بە نیشتیمانی و یاسای هەرێمی نەوت و گاز بێتەوە جێبەجێ بکرێت ئەم ناشەفافیە دروست ناکرێت بەڵام ئەم حکوومەتەکە یعنی من لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بەڕێ سەرۆکی حکوومەتی لێ بووە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی لێ بووە وەزیری دارایی لێ بووە و تومە کاکە واز لە گیرفانی موچەخۆران بێنن 10,000 دیناری لێکەمەکەی تۆیان نە فەرمونون بەس ناشەفافیت گەندەڵی ئەو بە هەدەردانەی کە لە بواری نەوتا هەیە لابەرن چاکە بێ ئێمە وەکو لیژ وەکو فراکسیۆنی یەکێتی لە سەرەتایی دەست بەکاربوونمانەوە شاربان کردووە ڕێگە چارەمان خسۆتە بەردەستیان وتمانە ئێمە پێویستەکات ئەم گرێبەسانەی کە کراوە پیاچوونەوەی پێ بکرێت ئەو پارانەی کە لە خزمە گوزاریەکانی سکویریتی و خواردن و ئەوانەی کە کراوە ئەمانە هەموویە بێ گۆڕانکاری تیا بکرێ وەزیری سامانە سروشتەکان لە ناو پەرلەمانە وتی من هەوڵە دەم کە ئەم ڕێژەیەک لە سەدا 62 داهاتی هەرێمی کوردستان بۆ بۆری نەوت و فرۆشتن و بۆ یەکێتی لە حکوومەتە ئەتوانێت چی بکات ئەوەی کە من بۆ خۆم قەنەعاتم وایە یەکێتی و گۆڕان هەوڵیاندا کۆبوونەوەی هەرێمی ئەنجومەنی نەوت و گاز بکرێت بەڵام سەرۆکی حکوومەت قوبوڵی نەبووە تاکو ئێستا 2 ساڵ و نیوە ئەو ئەنجومەنە کە ڕاستە و خۆ بەرپرسە لەسەر سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستان و لەسەر توانێت شەفافیت بەدیبێنێت کۆبوونەوە نەکراوە یعنی ئەگەر ئێمە فشارەکان لە ڕووی حیزبیەوە بێ لە ڕووی پەرلەمانی و پەرلەمانی کاری خۆمان کردووە ئەکرێت کاری جددیتر بکرێت و ئەگەر ئەم وەزیرە نەهات ئەم هەموو بەڵێنانی کە لە بەردەم پەرلەمانە دای نەکرا پێویستەکات یعنی بام کرێت لێپرسینەوەی لەگەڵا بکرێت پرساندنی لەگەڵا بکرێت خۆ ئەمە یعنی ئەم نەوتە نەوتی نەهی حیزبێکە نەهی بنەماڵەیەکە نەهی وەزیرێکە نەهی حکوومەتی ئەندامانی ئەنجومەنی وەزیرانە ئەم نەوتە داهاتی ئەم نیشتیمانەیە ئەم نیشتیمانیش کێتیاژی هاوڵاتیانی کوردستانە پێویستەکات لە سەدا 25 خەڵکی کوردستان موچە خۆرن یعنی ئەگەر بە پێی ئەو 1,250,000 کەسش حسابیکەی یعنی لە سا 25شی سوودی لێ نابینێت هەموو جارێک بە پێی بە ناوی لێبڕینی موچەوە بە ناوی پاشەکەوتی موچەوە بە ناوی تەخیربوونەوە ئێستا خۆ دەزانێمە لە مانگی 12 لە مانگی
ناوەڕاستی یەکەین هێشتا نیوەی موچەی مانگیشت هێشتا نیوەی ناوەڕاستی موچەی موچەخۆرانی مانگی 12 دابین دەسێمبەر دابش نەکراوە دو سەرنجی کاک سەرکۆ وەڵی من لەگەڵەوەم یعنی ئێمە حکوومەت هێرێمی کوردستانە بێ فشارەکان یعنی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی نایاسایی بکات بۆ ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان بانگێشتی پەرلەمانکە و ئەم سزا سیاسیانەی کە لە بڕیارە سیاسیانەی کادێ لە بواری موچەوە بۆ نمونە موچەخۆران و دواکەوتنی ئەمانە ڕوون بکرێتەوە و جارێکی کە حکوومەت هێرێمی کوردستان وەزارەتی داراییش جورەتیەوە نەکەن دەستبەرن بۆ موچەی دەستگای ئاسایش و موچەخۆران هێرێمی کوردستان چونکە بە بڕوای ئێمە بە قەنەعەتی ئێمە بە پێی ئەو داتانەی کە لە بەردەستمانایە و بە پێی ئەو داتانەی خۆیان بڵیان کردوەوە حکوومەت هێرێمی کوردستان ئەتوانێت موچەی مانگی 12 بدا و نیوەی موچەی مانگی یەکی فەرمانبەرانیشدا بەبێ ئەوەی 200 ملیارەکەی مانگی 12 و مانگی یەکیش بێت لە بەغداد و بێت بۆ هەرێمی کوردستان. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی ژنەی دارایی پەرلەمانی کوردستان سوپاس کاک سەرکۆ. بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین لە ڕێگەی میوانەکەمانەوە بە وردی تیشکمان خسپێتە سەر و کارەکانی سستی بەڕێوەچوونی دابشکردنی موچە ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.